گەورەترین شەڕی بەرفراوان لە کشوەری ئەوروپا. دەبینی لێرە خوێن هەیە. دوای تێپەڕبوونی 77 ساڵ بەسەر جەنگی جیهانی دووەم. کاژێر پێنجی بەیانی تەقینەوەکان دەستیان پێکرد. جارێکی دیکە زەنگی مەترسیەکی گەورە لێدرا. هیچم ناوێ بەس کوڕەکەم بگەڕێتەوە. لە دەرەنجامی شەڕی رووسیا و ئوکراینە دەیان بەسەرهاتی جیاواز ژیانی خەڵکی سڤیلی گۆڕی. بێدەنگی، گریان و چاوەڕوانی. ئەوەی لە ماڵی ئانای تەمەن 70 ساڵ و ناتالیای تەمەن 45 ساڵ نابڕێتەوە فرمیسکی بەردەوامیانە بۆ ونبوونی کوڕەکانیان. ئانا و ناتالیا بووک و خەسوون، دوو بەرەی جیاواز بە خەمێکی هاوبەشەوە. ئانا سێ کچ و کوڕێکی تاقانەی هەیە. یەکێک لە کچەکانی لە تەمەنی 43 ساڵیدا بە نەخۆشی گیانی لەدەستداوە. لەگەڵ دەستپێکی شەڕی رووسیا و ئوکراینە جگە لە ترس و ئاوارەی بە ونبوونی میکۆلای کوڕی ژیانی زیاتر لێتاڵ بوو. 21.03 вони пішли доглядати корову. ڕۆژی 13 مانگی 3 لەم گوندە گوازرامەوە، چونکە بەردەوام خەڵکیان دەگواستەوە بە ناوچە ئارامەکان و منیش ئەمەم کرد. چوومە شاری ڕیڤنە لە سەنتەری ئۆکراینە، بەڵام کوڕەکەم مایەوە ئەو نەیدەویست ماڵەکە بەجێبێڵێت. ناتالیا 10 ساڵە لەگەڵ میکۆلا ژیانی هاوبەشی پێکهێناوە. بۆ هەردووکیان ژیانی هاوژینی دووەم بووە. ناتالیا لە هاوژینی یەکەمی کوڕێکی تەمەن 27 ساڵی بە ناوی ڤالێری هەیە. ئەویش لەگەڵ میکۆلا دیار نەماوە. ناتالیا دەڵێت بەپێ ئەو زانیاریانەی دەستم کەوتون هەردووکیان لای هێزەکانی رووسیا بەدیل گیراون. هەروەها دراوسەیەکیان ڤالێری لە تەلەڤیزیۆنی رووسیا بینیوە کە لەگەڵ گیراوانی دیکە پیشاندراون. ڕۆژێکی جوان بوو، هەتاوی بوو، کەش و هەوا زۆر خۆش بوو. میکۆلا زووتر ئاستا، ئەو بردەوام بەیانیان زوو هەڵدەستێت. کاستا لە حەوشەکە ئاگری کردەوە و دواتر نانی بەیانیمان خوارد. میکۆلا بە ڤالێری کوڕمی گوت با بڕین خواردن بدەین بە مانگاکە، بەڵام من گوتم مەڕۆن، چونکە دەرەوە پڕ بوو لە تانکی ڕووسی. ئەوان لە هەموو شوێنێک بوون و دەنگ دەهات. من گوتم مەڕۆن، بەڵام بە قسەیان نەکردم. گوتی مانگاکە برسی دەمێنێت. چوون و نەگەڕانەوە. میکۆلا تەمەنی 47 ساڵە. لە هاوژینی یەکەمی دوو کچی هەیە. یەکێکیان ژیانی هاوژینی پێکهێناوە و ئەوی دیکەشیان لەگەڵ دایکیدا دەژیت. میکۆلا پاسەوانی کۆمپانیایەک بووە و ڕۆژناڕۆژێک دەچووە سەرکار. ڤالێریش لە بەنزینخانە کاری دەکرد و کەسێکی لەسەرخۆ و کەم قسە بووە. ئەمان لە گوندی بلیستاڤیتسیای سەربەشاری بوچا لە 30 کیلۆمەتری کیەفی پایتەختی ئوکراینادا دەنیشن.
پێش دەستپێکی شەڕی رووسیا و ئوکراینە ژمارەی دانیشتوانی گوندەکە 1200 کەس بوو. لەگەڵ دەستپێکی شەڕ نیوەی خەڵکەکە گوندەکەیان بەجێهێشت. کۆتایی مانگی سێ لەگەڵ چوونی هێزەکانی رووسیا 6 کەسی خەڵکی گوندەکە لە نێویشیاندا میکۆلا و ڤالێری دیار نەمان و خەڵک دەڵێن لەلایەن هێزەکانی رووسیاوە ڕفێندراون. میکۆلا و دایکی لە یەک هەوشەدا و 2 خانووی جیاوازدا دەژین. میکۆلا هەر لەم خانووەدا لە دایک بووە، بۆیە نەیدەویست بەجێ بێڵێن. ڕۆژانە لە کارەکانی باخچەکە یارمەتی دایکی دەدا، بەڵام ئێستا ئانا بە تەنیا هەموو کارەکانی دەکات. کوڕەکەم زۆر حەزی لەم باخچەیە بوو، بۆیە نەیدەویست ماڵەکە بەجێ بێڵێت و بگوازرێتەوە. چەند جار پێم گوت دەبێ بڕۆی بۆ ڕۆژاوای ئۆکراینە، چونکە کەسوکاری ژنەکەی لەوێ بوون لە شاری لڤیڤ. بەڵام ئەو هەر دەیگوت نا ئەم ماڵە بەجێ ناهێڵم. ڤالێریش زۆر کوڕێکی چاک و میهرەبان بوو. بەردەوام دەیپرسی داپیرە یارمەتیت دەوێ؟ من زۆر چاوەڕێی ئەوان دەکەم. ڕۆژانە لە کاژێر 5 بەیانیەوە تاوەکو 10 شەو و کاتی نووستن خۆی بەکاری جیاوازەوە سەرقاڵ دەکات، بەو هیوایەی کەمتر بیر لە ونبوونی کوڕەکەی بکاتەوە. لەم ماڵەدا لەگەڵ 2 کچەزای تەمەن 14 ساڵ و 17 ساڵان دەژیت. دایکیان جارێکی دیکە ژیانی هاوبەشی پێکهێنا و ئەمان لە منداڵیەوە لەگەڵ ئانا دەژین. من هەر لەم خانووەدا لەدایک بووم. کاتێک تەمەنم کەمتر لە 18 ساڵ بووە و سەرگیریم کرد، بەڵام دوای 15 ساڵ جیا بووینەوە، چونکە ئەو بەردەوام سەرخۆش بوو لە منداڵەکانی دەدا. نزیکەی 50 ساڵە لێرە دەژیم و هەموو منداڵەکانم لێرە لەدایک بوون و من هەموو شتێکم بۆوان کرد. هیچم ناوێ، بەس کوڕەکەم بگەڕێتەوە، بەس ئەو بگەڕێتەوە. دۆخەکە بۆ ناتالیا قورسترە، لەلایەک هاوژینەکەی و لەلایەک کوڕەکەی. تا 3 ڕۆژ دوای ونبوونیان بەردەوام لە دارستانەکان نزیک ماڵی دراوسیەکەیان سەرقاڵی گەڕان بووە بە دوایاندا. دوای هەفتەیەک لە دیارنەمانیان پۆلیس ئاگادار دەکاتەوە. ئێستا زیاتر لە 6 مانگە هیچ هەواڵێکیان نییە. هاتووەتە ماڵی دراوسیەکەیان، ئەو شوێنەی دوایین جار کوڕەکەی و مێردەکەی سەردانیان کردبوو. خاوەن ماڵەکە سەرەتاکانی مانگی 3 ماڵەکەیان لەگەڵ مانگایەک و 2 سەگ بەجێهێشت. داوایان لە میکۆلا کردبوو تا کاتی گەڕانەوەیان ئاگای لە مانگاکە و خانووەکەی ئەمانیش بێت. میکۆلا و ڤالێری چەند ڕۆژ جارێک سەردانی مانگاکەیان دەکرد. 21 مانگی ئازار وەک هەمیشە هاتبوون تا لێرە خواردن بدەن بە مانگاکە. بەڵام دوایین شایەت حاڵی بینینیان ئەم سەگە بووە.
21 березня, в той день, коли вони зникли вечором 5 ئێوارەی هەمان ڕۆژ هاتمە ئێرە هیچ کامیان لێرە نەبوون و مانگاکەش نەبوو. Тут сусідів ніде нікого не було. هیچ هەواڵی نوێ هەیە؟ نزیکەی 6 مانگە هاوژینەکەی بێسەر و شوێنە. ئۆلێنای تەمەن 6 ساڵ و ناتالیا لە بنکەی پۆلیس یەکیان ناسیوە. هاوژینەکەی ئۆلێنا کە ئەویش ناوی میکۆلایە تەمەنی 65 ساڵە و خانەنشینی پۆلیس بووە. ئۆلێنا سەرەتاکانی مانگی 3 دەچێتە شاری لڤیڤ. بەڵام میکۆلا لەبەر پور و دایکە بە تەمەنەکەی لە ماڵ دەمێنێتەوە. لە ترسی هێزەکانی رووسیا ناوێرێت وێنەی هاوژینەکەیمان پیشان بدات. مێردەکەم و هاوڕێکەی لە 15 ئازار لە ناو کۆڵان گیران و برابوون بۆ ماڵێکی چۆل لە گوندێکی دیکە. 5 ڕۆژ ئازاریان دابوون و دوای بردنیان بۆ رووسیا تا 2 مانگ نەمدەزانی چیان بەسەر هاتووە. خوشکەزاکەم لە مۆسکۆ دەژیت و زانی کە مێردەکەم لە زیندانە و لەگەڵ خەڵکانێک لە لوهانسک پێکەوەن. بەڵام هاوژینەکەم قەت نەڕۆشتووە بۆ لۆهانسک. نازانم بۆ لەگەڵ ئەوانە. نازانم رووسیا بۆ وا دەکات. لوهانسک بەشێکە لە ئۆکراینە. تەلەفۆن بۆ پۆلیس دەکەین، بەڵام هیچ وەڵامێک نییە. بەڵێ فەرموو. ئێوارە باش. من هەفتەیەک پێش تەلەفۆنم کرد و وتم مێردەکەم لەلایەن هێزەکانی رووسیاوە بردراوە و ئێستا لە زیندانە. دەمێت بزانم چیان بۆ ئەم کەیسە کردووە. ئەوە پەیوەستە بە بەشێکی دیکەوە. ئەلۆ، دەنگم دەگات؟ خەت خراپە، جواب نادەن. ئۆلێنا 2 کوڕی هەیە کە هەردووکیان لە بەرەکانی شەڕدان. ئەو لە یەک کاتدا لە هەموو پیاوەکانی ژیانی دابڕا. ئێستا بە تەنیا و بە موچەی خانەنشینیەکەی کە تەنیا $300 ژیانی بەڕێ دەکات. دەچینە لای دایکی میکۆلا، ژنێکی تەمەن 93 ساڵ کە یادەوەریەکی باشی هەیە و جەنگی دووهەمی جیهانی لەبیرە. لە هەموو ئەو ماوەیەدا کە هێزەکانی رووسیا لە نێو گوند بوون، سەگەکان بوونەتە پاسەوانی ئەم ژنە پیرە و لەگەڵ هاتنی هەر کەسێک پێی دەوەڕن. تەنیا ئاواتم ئەوەیە نەمرم و جارێکی دیکە کوڕەکەم ببینم. لە ڕۆژی 24 دوی 2022 کاتێک هێزەکانی رووسیا هێرشیان کردە سەر ئوکراینە، زۆربەی شار و گوندەکانی پارێزگای کیێف کۆنتڕۆڵ کران. دەرەنجامی شەڕی نێوان هێزەکانی رووسیا و ئوکراینە کاتێک زیاتر بە دەرکەوت کە هێزەکانی رووسیا کۆتایی مانگی ئازار لە باکووری ئوکراینە کشانەوە. لەو کاتەدا لە کۆی 60,000 دانیشتوانی بوچە و 14 گوندی سەر بەم شارە تەنیا 3700 کەس مابوونەوە. دواتر تەرمی 450 کەس دۆزرانەوە و گەڕان بە دوای تەرم و ونبووەکانی دیکەشدا بەردەوامە. بوچە و گوندەکانی سەر بەم شارە بوون بە سیمبۆلێک بۆ کارەساتەکانی ئەم شەڕە درێژخایەنە کە کاریگەریەکانی کۆتایی نایەت. ئانا لە کاژێر 5 بەیانیەوە لەگەڵ 100 کەسی دیکە چاوەڕێی وەرگرتنی بەشە خۆراک دەکەن. تا کاژێر دە کە سنتەرەکە کرایەوە لەگەڵ ئەو کەسانەی لێرە بوون قسەم کرد. ماڵوێرانی، تەنیایی، دابڕان لە منداڵ و خزم و کەسوکاریان
چیرۆکی هاوبەشی هەمووانە. سنتەری جیهانی خۆراک بنکەی لە هەموو شارەکانی ئوکراینا کردووەتەوە و مانگانە دووجار بەشە خۆراک دەدەن بەو کەسانەی پێویستیان پێیەتی. ئەو خەڵکانی دێنە ئێرە زۆر هەژار و کەم دەرامەتن بە جۆرێک کە پارەی زۆریان نییە تا بتوانن پێی بژین. ئانا بەشە خۆراکەکەی وەردەگرێت و دەگەڕێتەوە ماڵ. بەرهەمی نێو باخچەی ماڵەکەی یارمەتی دەرە بۆ ئەوەی ئەم بەشە خۆراکانە بەشی یەک مانگیان بکات. دۆخێک کە پێش دەستپێکی شەڕ هیچ کات تا ئەم ڕادەیە بۆ ئەمان قورس نەبوو. ناتالیا هەموو ڕۆژێک دوای خواردنەوەی قاوەکەی و سیرکردنی هەواڵی نوێ لەسەر شەڕ لە کاژێر هەشتی بەیانی تاوەکو چواری ئێوارە دەچێتە کارگەیەکی دروستکردنی جلوبەرگ. ئەو پێشتر کاری نەدەکرد، بەڵام لەگەڵ ئەم چاوەڕوانیە نادیارە دەبێت بژێوی ژیانی خۆی دابین بکات. بە بارمتەگرتنی خەڵک یەکێک لە تاکتیکەکانی شەڕە. بەپێ ئەو ئامارانەی تایبەت بە ونبووەکان لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی ئوکراینا کۆکراونەتەوە لە سەرەتاکانی شەڕەوە تاوەکو ئێستا 25,000 کەس بێسەر و شوێن بوون. 12,000یان لەلایەن پۆلیسەوە دۆزراونەتەوە، بەڵام 13,000یان تاوەکو ئێستا بێسەر و شوێنن. بێگومان بەشێک لەم خەڵکانە لەلایەن هێزەکانی رووسیاوە گیراون، بەڵام من ناتوانم ئاماری دروستت پێ بدەم، چونکە هەندێجار خزم و کەسوکاری ونبووەکان پێیان وایە لەلایەن رووسیاوە گیراون، بەڵام هەندێجار ئێمە لە شوێنێکی دیکە دەیدۆزینەوە یان تەرمەکانیان دەدۆزرێنەوە، بۆیە ئێمە بەردەوامی لە کارکردن لەسەر ئەم بابەتە. ئەوانەی لە کاتی شەڕدا لە پەناگەکان شار و گوندەکاندا مانەوە باجی قورسیاندا. لودمیلا و هاوژینەکەی وەکو سەدان کەسی دیکە ئامادە نەبوون ئەو ماڵ و ژیانەی کە 47 ساڵ پێکەوە دروستیان کردبوو بەجێ بێڵن. پێیان وابوو ئەم شەڕە زوو کۆتایی دێت، بۆیە خۆیان لە پەناگەی ماڵەکەیان شاردبوویەوە. بەڵام تەنیا دوای 6 ڕۆژ لە هاتنی هێزەکانی رووسیا هاوژینەکەیان کوشت، لودمیلایان دەرکرد و ماڵەکەیان کردە بنکەی خۆیان. دەبینی لێرە خوێن هەیە، من هەندێک فیشکیشم لێرە دۆزیەوە. دراوسەکانم پێیان گوتم هێزەکانی رووسیا دوو کوڕی گەنجیان گرتووە و هێناویانەتە ناو ماڵەکەی من. گەرچی لە پارێزگای کیف هێرشەکان کۆتاییان پێهاتووە و خەڵک لە بیری چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیانن، بەڵام لە ڕۆژهەڵات و باشووری ئوکراینا شەڕ بەردەوامە. زۆربەی شارەکانی هەرێمی دۆنباس وەکو لۆهانسک، لیسیچانسک و سێڤێرۆدۆنێسک، هەروەها خێرسۆن و ماریۆپۆل لەلایەن هێزەکانی رووسیاوە کۆنتڕۆڵ کراون. لە سەدا 90 ئەو ناوچانەی رووسیا کۆنتڕۆڵی کردوون بە زمانی رووسی قسە دەکەن و لە سەدا 17یان خەڵکی رووسیان. پوتین دەیەوێت هاوشێوەی ساڵی 2014 کە بە دەنگی لە سەدا 96 خەڵک کریمیا بووە بەشێک لە رووسیا، هەرێمی دۆنباسیش بکاتە بەشێک لە خاکی رووسیا. کاتێک رووسیا هاتو هێرشی کردە سەر ئۆکراینا، گوتی هەموو ئەوانەی بە زمانی رووسی قسە دەکەن دەیانەوێت ببن بە بەشێک لە رووسیا. ئەوانەی کە بە زمانی رووسی قسەیان دەکرد گوتیان بوەستە. نا، ئێمە نامانەوێت ببین بە بەشێک لە رووسیا، ئێمە دەمانەوێت ئۆکراینی بین، کەواتە زمان گرنگە و خەڵک ڕاهێنانی لەسەر گۆڕینی زمان دەست پێکرد.
لە باکووری ئۆکراینە 490 کیلۆمەتر دەبڕین بەرەو خارکیف. لێرە بردومانەکان بەردەوامن. هەر ڕۆژ و ناوچەیەکی جیاواز بردومان دەکرێت. تەنیا لە یەک ڕۆژدا بەهۆی هێرشی موشەکی 8 کەس لە سەنتەری شاری خارکیف کوژران. ئەم پەناگەیە لە ژێر کارگەیەکی وردکردنی ئاسندایە. 12 کەس لێرە دەژین و زیاتر خەڵکی گوندەکانی سەر بە پارێزگای خارکیفن. ڕۆژانە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە خواردن وەردەگرن و ژیانیان بە سەختی تێدەپەڕێت. ئۆلێنا و یوجین خەڵکی گوندی بودیانکان. ماڵی خۆیان و ژیانێکی ئارامیان لە گوند هەبوو. بەڵام ئێستا بۆ دابینکردنی پارە ڕۆژانە دەچن بۆ خاوێنکردنەوەی ئەو شوێنانەی بردومان کراون. کوڕەکەیان 2 مانگە لە دایک بوو. ڕۆژانە لەم پەناگە سەردا لای هاوماڵیەکانیان بەجێ دێڵن. ئەوان لەگەڵ دەستپێکی شەڕ کاژێر 6 بەیانی گوندەکەیان بەجێ هێشت و نازانن تاوەکو کەی دەبێت لەم دۆخەدا بمێننەوە. کاژێر 5 بەیانی تەقینەوەکان دەستی پێکرد. ئێمە ویسمان بەڕێگای شەمەندەفەر دەربچین، بەڵام کارەبا نەبوو. دراوسێکەمان بۆ ئۆتۆمبیلەکەی ئێمەی دەرباز کرد. لە بیرمە تەقینەوەی زۆر دەکرا. دوای 2 مانگ جارێکی دیکە دەگەڕینەوە بوچە. وێرانیەکان وەک خۆی ماونەتەوە. لودمیلا لە ماڵەکەی خۆی دەبینینەوە. 12 کیلۆ لە کێشی جەستەی دابەزیوە. یاد و بیرەوەری هاوژینە کۆچکردووەکەی ڕوخساری زیاتر پیر کردووە. لە مانگی سێوەکەم بینایە بەم شێوازە ڕووخاوە و خاوەنەکەیشی کوژراوە تاوەکو ئێستا هیچ کارێک بۆ نوژنکردنەوەی نەکراوە. لودمیلایش ناچارە ئێستا لە شوێنێکی کاتی بژێت و پێ دەچێت تا کاتێک کە شەڕ کۆتایی نێت ئەم بینایەوە بە ڕووخایی بمێنێتەوە. لودمیلا کچ و کوڕێکی هەیە کە لەگەڵ ماڵی هاوڕێیەکانیان دەژین. بۆیە ئەم ناچارە لەو کامپە کاتیانە بمێنێتەوە کە حکوومەتی پۆڵەندا لە شاری بوچاو بەشێک لە شارەکانی سەر بە پارێزگای کیف دروستی کردوون. کامپەکان لە 88 ژوور پێکدێن و نزیکەی 250 کەس لە هەر کەمپێکدا دەژین. لودمیلا دەچێتە ژوورەکەی خۆی. لێرە 6 کەس دەمێننەوە. بۆچی ڕووسەکان هاتنە ئێرە و هەموو شتێکیان وێران کرد؟ ئێمە ئەم شەڕەمان نەدەویست. ئێستا من هاوژینەکەم لە دەستدا، خانۆکەم لە دەستدا، هاوژینەکەم کاری دەکرد و پارەمان هەبوو. ئێستا پارەی پێویستم نییە، چونکە خانەنشینیەکە زۆر کەمە و بەشی هیچ ناکات. ئانا هەموو شەوێک پێشنووسن بە هیوای بیستنی هەواڵی تەواوبوونی شەڕ و هاتنەوەی کوڕەکەی گوێ لە هەواڵەکان دەگرێت. بەڵام هەواڵێکی دڵخۆشکەر بۆ ئەو نییە. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا تەنیا یەک جار ئاڵ و گۆڕی دیل لە نێوان رووسیا و ئوکراینا کراوە. هەر کامیان بە شێوازێک خۆیان سەرقاڵ دەکەن و چاوەڕێی گەڕانەوەی کوڕەکان و هاوژینەکانیان دەکەن. لای پۆلیس هیچ هەواڵێکی نوێ نییە. ڕەنگە پێش تەواوبوونی شەڕ
بە دیداری یەکدی شاد ببنەوە و ڕەنگە هیچ چانسێکی دووبارە بۆ یەکتربینینیان نەبێت. شەڕی ئۆکراینە و رووسیا ژیانی زۆر کەسی لە هەردوو وڵات گۆڕی. خەون و ئاواتی زۆر کەس لەگەڵ تەرمەکانیان بە خاک سپێردران. شەڕێک کە پێ ناچێت واز و کۆتایی بێت. بەڵام هێشتا بۆ زۆر کەس دەستپێکی ژیانە و دەیانەوێت لە نێو شەڕ و وێرانیدا چیرۆکێکی نوێ بۆ ئەم وڵاتە بنووسنەوە. ئێمە ئاواتمانەوە باوەڕمان بەوە هەیە کە ئۆکراینە ئەم شەڕە دەباتەوە. خەڵک ئۆکراینای هەڵبژارد، کەس ناتوانێت بە ئۆکراینە بڵێت چی بکات، چونکە ئەگەر بژارەی ئێمە بواە ئەم شەڕەمان نەدەویست. بۆیە ئێمە ناکەوێنە ناو ئەو تاریکیەی کە ڕووسیا بۆمانی دروست کردووە.